دوای 13 ڕۆژ لە گەیشتنی ڤاکسینی دژە کۆرۆنای چین بۆ هەرێمی کوردستان هەڵمەتی پێدانی ڤاکسینەکە لە پارێزگای هەڵەبجە دەستی پێکرد. سەرەتاش کارمەندانی نەخۆشخانەی وەفا ڤاکسینەکەیان وەرگرت. طبعاً بە دڵنیاییەوە ئێمە هەمیشە خزمەتکاری بەرکەوتوانی چەکی کیمیایی بووین، بەڵام بەداخەوە ئەو ڕێژەی کە هاتووە ڕێژێکی زۆر کەمە، بەشی 60 کەس ئەکات و بەپێی یاساکەمان ئەوە شاواڵێ ئەو کارمەند و پزیشکانەی کە ڕاستەوخۆ تەعامل لەگەڵ تووشبوانی کۆرۆنایە ئەکەن ئەوان لا پێشترن، بەڵام دڵنیان ئەکەینەوە ئەگەر ڕێژەیەکمان بۆ بێ ڕێژەکە زیاتر بێت سوودمەندی سەرەتایی ئەوانن، بەڵام ئەوەی کە هەبووە ئێمە پێشتریش ڤاکسینی ئەنفلۆنزامان هەبووە، ئەنفلۆنزای وەرزیمان هەبووە، سەرەتا ئەوانەی کە بەرکەوتەی چەکی کیمیایی بوون ئەولەویاتیان لە پێشووتر بوون. ئێمە دڵنیاین کە وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمیش لەو بارەیەوە هەموو وڵێکی خۆیانێن کە ڕێژەکە بەرەو باشتر و زیاتر ببن. هەر خودی هەرێمی کوردستان ئەو ڕێژەیە کە بۆی هاتووە بڕێکی کەمە، هەر لەبەرەوەش هەڵەبجە بڕێکی کەمتری بەرکەوتووە، بەڵام دڵنیان لە داهاتووە بڕی زیاتر ئەگات هەرێمی کوردستان و لەو بە 6 پشکی هەڵەبجە ئەبێت. پێشتر کۆمەڵی قوربانیانی کیمابارانی هەڵەبجە لە ڕێگەی نووسرا و یاداشتەوە دوو جار داوای لە حکوومەت و بەڕێوەبەرایەتی تەندروستی هەڵەبجە کردووە بە ڕەچاوکردنی دۆخی تەندروستی ناجێگیری بەرکەوتوانی بردومانی کیمیایی لە وەرگرتنی ڤاکسیندا ئەولەویەتیان پێ بدرێت، بەڵام خۆیان دەڵێن گوێ بۆ داواکەیان نەگیراوە. خۆی ئەگەر بەگوێ ئێمەیان بکردە حاڵمان بەم ڕۆژە نەگەشت ئەوە نەپاڕاینەوە بڵین تکاکەین ئەوە سیویسیەمی ساڵیادە چ نامەیەکتان بینیوە ئێمە نەڵین تکا دەکەین ئەم داواکاریانە. زۆربەی داواکاریەکان ئەمە 27مین ساڵە داوایەکەینەوە، لەبەرەوە ئێمە تەمەناکەین ڤاکسینەکە نەبێتە 27مین ساڵ، ڤاکسینەکە نەبێتە ئەو داواکاری کە ئێمە ئەمانەوێت. لە کۆی 5,000 ڤاکسینی کۆرۆنا کە بۆ هەرێمی کوردستان دابین کراوە، هەڵەبجە تەنیا 120 ڤاکسینی بۆ تەرخان کراوە کە دەتوانرێت بە دووژەم 60 کەسی پێ بکوترێت. ئەماش ڕێژەیەکی کەمە و تەنانەت بەشی کارمەندانی نەخۆشخانەی وەفا کە تایبەتە بە چارەسەری توشبوانی کۆرۆنا ناکات. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.